گەنجێکی ڕۆحسووک لەم پرسیارانەیە پرسیارێکی خۆشی بۆ ناردوین ئەڵێ کوڕان چۆن کچان سەرسامی خۆیان بکەن. بەڕاستی بەڕێزم پرسیارەکەت ڕوون نییە لەلام سەراحەت، بەڵام هیوامە ئیشەڵا نیەتەکە و پاک بێت. لە حاڵەتی ئەوەی کە کەسێک چۆن کەسێکی تر سەرسام بکات، دەکرێت لە ئەو خاڵەوە دەست پێ بکەین کە جەنابەت مرۆڤیت، ئەوەی بەرامبەرەکەشت ئەویش هەر هەمان شت وەکو جەنابەت مرۆڤە، کەواتە ئەبێ ئیش لەسەر ئەوە بکەیت کە مرۆڤێکی ڕاستەقی نەبیت، بۆیە بتوانی کار لە دەوروبەرەکەت بکەیت. مرۆڤی ڕاستەقینەش ئەو کەسەیە کە ئیشی کردووە لەگەڵ ناخی خۆیە، کە هەوڵی داوە خۆی پاکاتەوە لەو گرفتە دەرونی و سپریچوەڵانەی ئەوەی کە هەموو هەمانە. ئەویش بابەتی ئەوەی کە لەگەڵ خۆتا دانیشت بێتیت و هەوڵ دابێ لە خۆت ورد بیتەوە کە ئایا من خصلەتە جوانەکانم چییە، ئیش لەسەر ئەوە بکەم ئەو خصلەتانە زیاتر بکەم، ئەو خصلەتانش چییە ئەوەی کە دەوروبەر ڕازی نین لەسەر یان خودی خۆمان هەنێک جار لەسەر هەنێ خصلەتی خۆمان ڕازی نین و حەزەکەین گۆڕانکاری تیا بکەین، حەزەکەین کەسانێکی باشتر بین. بەداخەوە ئێمە لە زۆربەی حاڵەتەکان گەنج هەوڵەدا بە شێوازێکی ناتەندروست سەرنجی دەوروبەرەکەی ڕاکێشێت لە ڕەگەزی بەرامبەر. بابەتی ئەوەی بایەخ بدا بە شکڵی، بە بایەخ بدا بە ئەو جلانەی لەبەرێتی، ئەو مۆبایلی ئەوەی پێێتی، ئەو سیارەی ئەوەی کە سواری دەبێت، چەندێک مەسەلەن چوونە دەرەوە ئەکا و چەندێک ئەم وڵات و ئەو وڵاتەکە و بەو شێوازە ناتەندروستانە کە بەڕەئی من ئەو کەسە ئیش لەسەر ئەوە بکات کە خۆی بناسێت، ئیشیش لەسەر ئەوە بکات کە پەیامێک بنێرێ بۆ دەوروبەرەکەی، پەیامەکە پەیامی ڕێزە، چکە تۆ ئەگەر بتەوێت کەسێک سەرسام بکەیت، هیوامە بە مرۆڤبوون و مرۆڤ دۆستی خۆتەوە سەرسامی کەیت، نەک بە شێوازێکی تر. سمارت وەرچەرخانە.